اما زیادتر لسر پیشکفتنا پیشسازی هرما کردستان و پلانان رابواستین رهبر پلاندانان لوزارت بازرگانی و پیشسازی رزدار مصطفی زبیر لگلمه کاک مصطفی بخیراتی سپاس با آمده بوناوه دوان 5 سالین چویده چه گوهرتن رودانه از بارم به هجمار جیل بردستیتنه و همی داتا کرنه تومار کرنه به فرمی چه گوهرتن رودانه ده واره دام از راندنا پروژه پیشسازی ده ئەگەر باسی ژمارەکان بکەین ژمارەکانی کارگەکانی پیشەسازی بە تایبەتی لە وەزارەتی بازرگانی پیشەسازی کە وڵاتیان پێدراوە لە تەمەنی کابینەی نۆ ژمارەکان بە بەرچاوی زیادی کردووە ئێمە حالی حاضر تقریبان 4590 کسور نزیک 4600 کارگەی مۆڵەت دراومان هەیە لە هەرێمی کوردستان بە هەموو پارێزگاکانەوە پشکی کابینەی نۆ پشکی شێری هەیە 1088 مۆڵەت دراوە تاوەکو ئێستا لۆ کارگە پیشەسازیەکان و ژمارەکان لەبەر زیادبووندانە ئینشاءالله کە دەکات تقریبان ئێستا چارێگی ئەو کارگەینە کە مۆڵەت دراون نزیکەی چارێگی مۆڵەت دراون لە تەمەنی کابینەی نوێیە باشە ئەوەندەی کە مۆڵات دراون دیارە چەندی بە فعلی لەسەر ئەرز بوونەتە پڕۆژە و دەستیان بەکار کردووە و بەرهەمیان هەیە طبعا ئەوانە بەگشتینە پرۆژەی گچکە و مامناوەندی و گەورەی تێدایە بەڵام ئەمە تەتقیقمان کردیە زیاتر بەدووادا چوونی لۆ کارگە گەورەکانمان کردیە لۆمان دەرکەوتووە ئەو کارگە گەورانە کە مۆڵەتیان وەکوتوبار بەڕاستی سەرمایە زۆر و هێزی کاری زۆر کە بەکاردێن لە کارگە گەورەکانیش زیاتر بەکاردێتن لە تەمەنی کابینەی نوێیەم ئێمە 108 مۆڵەتمان داوە بە کارگە گەورەکان کە باز دەکەین یعنی لە ملیارد دینار زیاتر کەمتر زیاتر مۆڵەتمان پێداوە ئەوان تقریبان دەتوانین بڵێن حتا ئێستا 140 ئیش دەکات یان کەوتوتە ئیشکردن بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەو ژمارەیە زیاد دەکات باشە زیاتر دە چ بواریدانە ئەو کارگانە زیاتر تقریبان ئەمە دەتوانین حەسریان کەین لە سێ سەکتەری ئەساسی سەکتەری یەکەم سەکتەری خواردەمەنیە غیدائیە ئەگرۆ ئیندەستری سەکتەری دووەم بیناسازیە سەکتەری سێیەم سەکتەری کیمیکەڵ و منەزیفات و ئەو شتانەیە باشە ئەبە لەسەر بنگەهێکێ و ڕێ و پلانێکی هاتنە دیارکردن و بنومنە پروژە زیاتر بوو وان بواران بن یانژی بە ئازادانە لەسەر وەبەرهێنەی ڕادوەستە و دخوازە دە چ بواریدا وەبەرهێنانی بکە کارگەهێکی دامەزرینە شتێکی وها هەیە یان بێژین مە پێویستی بە چیەدی زیاتر هەیە ڕاست زۆر ڕاست ئێمە طبعاً ساڵانە ڕێنمایی و پلانی خۆمان هەیە لۆ پەیدانی مۆڵەت لۆ کارکەکانی کەرتی تایبەتی پیشەسازی ئەمە طبعاً چەندین جۆری کارگە پێشنیار دەکەین لە پلانی خۆماندا هەیە بەڵام لە ئەخیریشدا وەبەرهێنەر بخۆی ئازادە بەڵام ئەمە با بڵێن تەشجیعی ئەو سەکتەرانەی دەکەین زیاتر کە پێویستیمان پێیە کە کوردستان پێویستی پێ زیاتر پێویستمان بە چییە والله ئەو سەکتەرانە کە باسم کرد هەمووان پێویستیمان پێیە لۆژ زیاتر پێویستمان پێەیە لەبەر ئەوەی بەرهەمەکانیان دەتوانین هەناردەی بکەن بەرهەمەکانیان دەتوانین بنێرنە هەموو پارێزگەکانی خواروی ناوەڕاست و خواروی عێراق و بەزگەلەوەش دەتوانین هەر بالفعل کردوشمانە لۆ وڵاتانی دراوسێ باشە وان دەمێن چوویدە ڕێتە بەحسی هێنارتنێ کرد بوو دەرەوە و بوو باژارێن ناوەڕاست و باشووری عێراقی ڕێگیری هەبوون پاشی جوینە ئەنجومەنێن ویزاریەن هەرێما کوردستان و عێراقێدا یەک ژوان مەوزوع بوون بابەتامون گوت و بێژ لەسەر هاتبوو کرد نها هیچ ڕێگیریەک مایە لە پێشی هەنارتنان وان بەرهەمان یین وان کارگەهان واللهی ئێستا بەرەو باش بوون دەڕوای بەرەو حەل بوون دەڕەوە بەڵام ئەو یەکەم جار نییە ئەوە حتا ئێستا لە بابلن لەو 12 ساڵی ئەخیری 3 ئەو سینناۆی دووبارە بوویتەوە یعنی ئینشاءالله پێم یعنی هیوادارم بمبڕبی ئەو شتە یان دووبارە نەبتەوە کۆمبوونین بەردەوام ژ هەنە لەسەر چەندێک هەولێر و بەغداوی ڕاست بە بەردەوامی هەیە بەڵام ئەوان هەر با بڵێن ڕای خۆیان هەیە بەڵام ئێمەش وەکو هەرێمی کوردستان ئیتفاقمان کرد لەسەر چەند خاڵ نەک بەس کارگەکان کۆمپانیەکانیش هەمان کێشەمان هەیە لەگەڵی هێمای بازرگانیش هەمان کێشەمان هەیە لەگەڵ بەغدا حتا دەگەینە حەلەکی نهایی ئینشاءالله بەڵام ئەمە متەفاعیل ئینشاءالله بەرەو باش دەڕۆ بەێ باشە زیاتر ئەف بەرهەمێن کو نهاتە بەحەزکردن مە پێویستیە پێ هەیە و زیاتر وەبەرهێنەر خۆ بدەنێ دەمەکێدا کو هەیامێک بەریانەها دەستەیەوە بەرهێنانێ مۆڵەتدانە بە پروژەیەن نیشتەجێبوونی ڕاوەستان ji bo ku zêdetir weberhêner berê xwe bidene
بەشێن دینانکۆ کارتێ دنێک جوان کارتا پیشەسازیە ئەبێ بڕیاردانێ چ گوهارتن چێکیریە بەرێ خوددانەوە بەرهێنەران هەبوویە پشتی بڕیارە دەرچیە بوو زێدەتر بوو کارتێن پیشەسازی برای من ئەو بریارێکی زۆر باش بوو و طبعا یعنی ئەگەر وەل دەستەوە بەرهێنان با بڵێ ئەجندەی خۆی ئیعلامکە بڵێ ئەمە ئەومان ڕاگرتیە و ئێستا ئەمە تەشجیعی ئیستیسمار و بەرهێنان دەکەن لە کارتەکانی پیشەسازی و لە کارتی با بڵێن گەشت و گوزار و لە کارتەکانی دی حتمما و بەرهێنەر پێی باشە یعنی پارەی خۆی ئیستیسمار بکە لەو کارتەی کە با بڵێن بە پێش دەکەوی بە کارتی پیشەسازیش لەو کارتانەیە کە بە سەریعی بە پێش دەکەوی ئەگەر هاتوو ئیستیسمارێکی مەزبوط و بەرهێنەرێکی مەزبوط لە جێ و شوێنی خۆی بیکات باشە هاتنەوە بەرهێنەرین بیانی نەهادە چه ئازدایە بەڕاستیدا و بەرهێنەری بیانی محاولە دەکەم بێن و هاتوونە تاوەکو ئێستا ئێمە لە وەزارەتی ئێمە چەندین با بڵێن بە بەردەوامی قونسولیات سەردانمان دەکەن ملحقاتی تیجاری سەردانمان دەکەن ڕێنمایەکانمان وەردەگرن بە وردی دیراسەتی دەکەن فڕستی ئیستیسماری ئەوی لە هەرێمی کوردستان هەیە طبعا دیراسەتی دەکەن و حتى ئێستا یەک دوو جار هەر لەو چەند ساڵی ئاخیری وفودی با بڵێن وەبەرهێنەری بیانی هاتووتەکنەما چ لە تورکیا هاتوونە تەکنەما لە ئیتاڵی هاتوونە تەکنەما سەردانی ئێمەیان کردووە لە وڵاتانی تریش طبعا دیراسەتی جدی هەیە لەو بوارە و ئین شاء الله جێبەجێ دەبی و پێشکەشی پرۆژەکانی خۆیان دەکەن و ئێمەش دیراسەتی دەکەن ان شاء الله قبولی دەکەن باشە حتا نهایەت کو هاتنە جێبەجێکردنەوە پرۆژەیەمان بەحەزکردن زیاتر وەبەرهێنەر بەرەخوا دەدەنە کیژان پارێزگا و ناوچەیان کاک مستەفا ئەوەش تقریبا بە سەکتەر و بە وڵاتانی بیانی بەگشتی و تورکی بە تایبەتی با بڵێن ڕوو لە پارێزگای هەولێر و دهۆک دەکەن وەبەرهێنەری ئێرانی و ئەوانە زیاتر ڕوو لە پارێزگای سلێمانی دەکەن ئێمە لە با بڵێن لە پرۆژە زۆر سەرکەوتۆکانی ئێمە نابتە دیعایش ینی ئەوەمان هەیە معاملێکی دایاریمان هەیە ئەوە 10 ساڵ زیاترە لە کوردستان ئیش دەکات سافێ دەنۆنە کۆمپانیێکی هاوبەشە بینی فەڕەنسا و سعودیا لە هەولێر ئیش دەکا و ئێستا نەک بەس هەولێر و کوردستان بەرهەمەکانی هەناردەی هەموو عێراق دەکا و ئەوە خۆیان طبعا فەیزیە کەمە چار فەیزی دیری مایە بەڵام شەری داعش ئەوە بوو کە سست بوو نەیانتوانی بەردەوام بن و گەورەی فراوانکردن یعنی ئەوان تقریبا بە تەما بوون کارگەکەیان لەسەر مەساحی 52 دابنێن هیوای ئەوەیان هەبوو نەک تەنها لە عێراق حتا هەناردەی بخۆیان منتەجی خۆیان هەناردەی با بڵێن وڵاتەکانی کەنداژ بکەن هەلو خۆیان بڵێ سەبەبێکی زۆر ڕئیسی هەبوو طبعا ئەمە لەخوا بە زیادی خوا نیعمەتێکی دایتەمە ئەویش ئاوە ینی تەپەزوو نێزیکی پردێ ئەو کارگەی دامەزرایە بەخۆش دەزانی یان ئەو شتانە زۆر پێویستی بە ئەو دەستێکی باشی کار ژیمان هەیە چەند ئەوە لە بەرچاو دەگیری دەستی ناوخۆ بدەنە کار لە کۆمپانیان و کارگەیەکی بەو شێوەیە کە بە تەواوی سەرمایە بیانیەکانە ئەنکو سەرمایەدارە بیانەکانە هاتوون دایان مەزراندووە لە ئێستا ئەو شتەی بڕوانە کە ئەگە پێ بڵێم سەرمایە بیانیەکان زیاتر کارمەندی خۆماڵی بەکاردەین لە کارگە خۆماڵیەکان یان ئێستا مەسەلەن ئەو کارگەی کە باسم کرد ئەمە با بڵێن بە پێ ڕێنمایی پێشتر ئەمە محاولەمان دەکرد 50 بە 50 بەڵام بە پێ ڕێنمایی 75 بە 25 ئێستا دەتوانم بڵێم لەو کارگەی کە باسی دەکەم 95 خۆماڵیە ئەگە زیاتر نێبێت يعني ئەوان بالعکس زۆر ملتزمن بەو ڕێنمایانە زۆر باشە کە ئەوانی دیکە بۆچی ملتزمنین مادام ناخۆیمایی دەرچوە چاودێریش هەیە بڵێ ئەو ئەسبابی زۆر هەیە ئەوانیش طبعا پێیان خۆشە سەبر يعني ئەو تەحولە بە ڕۆژە ڕۆژداوانە بە ڕێژایکی بەرچاو گوڕانکاری دروستکراوە کە زیاتر کارمەندی ناو وەکو پێت عرضم کرد لۆ جەنابەت پێش ئەو ڕێنمایە دەربچی ئەمە هەر وەزارەت بەخۆمان يعني محاولمان دامان کرد عەلەقەل نیوە بە نیوەی تر بەڵام ئێستا کە 75 بە 25 ئەوە شتێکی خەتۆکی زۆر باشە بەڵام هەندێک کارگە هەیە ئەسبابی خۆی هەیە طبعا استثناءات هەر دەبی بەڵام ویستێکی حەقیقی هەیە لۆ جێبەجێکردنی ئەو ڕێنماییە جا کاک مستەفا من ئەvە پرسیارە گەلێک گەنجانە لە باژارێندن باژارێن بچووک نەک ناوەندا پارێزگەهان وەکی هەولێر یان سلێمانی هەڵەبجە دوو تایبەت هەڵەبجە هەر چەندەوەکە پێویستێکەوەیە زۆر هەبە لەگەل ناوەندین پارێزگە هێندن پێویستی بڤان پرۆژەیان هەیە دپلاندا چیە ji بوو ئەف پرۆژەیەن مازن بەرەوخوا بدەنە باژارێندن سنوورێندن یەن دەردوورە ناوەندا پارێزگان ji بوو و ئەف گەنجە
ئێدی ببن خوادی کاریان کو چاوێوان لێ لە کارگەهان بێنە دامەزراندن. طبعا کە جەنابەت باست کرد هەر پارێزگاک هەر ناوچێک تایبەتمەندی خۆی هەیە. ئێمەش لە وەزارەتی خۆمان لە کە پلانی وەزارەتی خۆمان دادنین کە عەرزم کرد پێش ئێستا لۆ جەنابەت ساڵانەکە معرضی دەکەن لۆ بەرهێنان یان پیشە سازان کە بێن وڵەتی کارگەی وەربگرن دابمەزرێنن هەر محافظەیەک هەر پارێزگاک تایبەتمەندی خۆی هەیە. مەسەلەن ئێستا با بڵێن پارێزگای هەڵەبجە مەشهورە بە چەندین بەرهەم با بڵێن دەتوانن ئەو جۆرە کارگانەی لەوێ دابمەزرێنن. طبعا گەنجەکانیش ئیستیفادە لەو کارگانە دەکەن. یەک لەوانە با بڵێن هەنارە مەسەلەن بەربوومی کشتتوکاڵی ترا چ پێی مەشهورە مەسەلەن لەوێندەر دەتانە حتى شارە زوورە مەسەلەن توتنی مەشهورە بە توتن و ئەو هەیە ئێستا بۆ بەرهێنەر نوێ ویست و بێتن بەری خوب بە بەردەوامی هەیە بەڵام ئیجراعاتی پێویستە حتا مۆڵەتی سەرەتایی وەردەگری دوایە کە دای دەمەزرێنی دوای تەواکردنی دامەزرانی خەتەواتی بەڕاستی پێویستە بەدەگاتەوەی کارمەندی نوێ وەردەگرێت بەڵام دیان ئەو پرۆسێسە تقریبان ئەگەر زۆر سەریع 20 ساڵێکی پێویستە ئەگەر بە خاویش بڕۆ 3 ساڵی پێویستە حتا فعلیەن ئەو کارگەیە دەست بە بەرهەم دەکات چکە حتا کە بەرهەمی کرد بەرهەمی تەزیوی دەکات دوای تێز دەکرێت بەپێی مواصفاتە یعنی خستنەوەی بەرهەم بۆ بازار ئەوها ئاسان نییە یان چەندین پرۆسێسی هەیە حتا دەگاتە بازار بە ساڵانی پێویستە چکە پروژەی گەورەیمە باز دەکەین زۆربەی ئەو پروژانەیە کە هەرێمی کوردستان پێویستی پێیەتی. زۆر سپاس ڕێزدار مستەفا زوبێر ڕێڤەبەرێ پلاندانانێ لە وەزارەتە بازرگانی پیشەسازی هەرێما کوردستان هێماندوو نەبن. زۆر سپاس سپاس بۆیە.